و چونکە ئەوە ڕفاندنی مناڵێکە تەمەنی 1 ساڵ و نیوەکە 1/7/2001 لەدایک بووە ئەوە بە پێناسەکەی ڕۆڵی دادگا تا ئێستا هیچی دیار نییە بەداخەوە نازانم چەند لێکۆڵین و وەکۆڵین لێکراوە بەڵام تا ئێستا هیچ شتێکی دیار نییە لەبەرەوە من هیوادارم هەم دەستگای ئەمنی و ئاسایشتی لە حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێم و هەروەها دادگا و هەروەها دەستگای ئەمنی لە حکوومەتی فیدرالیش بەتایبەت لە مووسڵ و هیوادارم ئەنجومەنی پارێزگای مووسڵیش کە زۆر لە برادرانمان لە لیستەی برایەتی لەوێنە زیاتر ئیشەکە بکەن و ئەو مەسەلە تەحریری بکەن چونکە بەڕاستی ئەو کابرایی ئەو ئیشە کردیە ئەوە ئیشەکی عادی نییە ڕفاندنی کچ ئێوە دەزانن لە ناو کۆمەڵی کوردواری شتێکی تەواو نییە بەڵام ئەوە ڕفاندنی مناڵێکە ئەبێ ئەو کابرایە سزای خۆی وەرگێ و ئەوە لە پێ قانونی عقوباتی ینی قانونی سزادانی عێراقی پێ مادەی 422 ئەبێ هیچ نەبێ 15 سال حکم بێ چونکە ئەو مادەیە دەڵێ هەر یەکی حتا بەبێ ئیکراهیش یعنی بەبێ کۆتەکی بەبێ زۆریش ببە ئەو ئەگەر کچ بێت ڕفێنراو ئەبێ 15 سال حکم بێ ئەگەر کورد بێت 10 سال لەبەر ئەوە لە لای قانونیەوە شتێکی جەریمەی کردیە لە لای ئیجتیماعیش بە تەسەوری من ئەوە هەم بۆ سمعەتی حکوومەتی هەرێمیش خراپە و هەم بۆ سمعەتی حکوومەتی عێراقیش خراپە و هەم بۆ سمعەتی کوردیش چونکە ئەوە سەدان ساڵە بە هەزاران ساڵە کورد بە مسلمان وێستیەوە و خەڵکی کوردستان بە مەسیحی بە هەموو پێکهاتەکانی ترەوە هەموو پێکەوە دەژین ئەو کابرایە دەچێت لە ناو مالی ئێزدیان دەگەڕیا و ئەوانە باوەریە خۆیان پێهێنابوو یعنی ئەو کابرایە ئەوەی وای کردو احتیمالە لە ناو عایلەی خۆی لە ناو گوندی خۆی ئەو حڕیەتە نەبوو لەبەر ئەوە لەلایەکی ترەوە ئەوە خیانەتی ئەمانەتەش بەڕاستی ئەوە ئێستا لەمە دووە یعنی ئێزدیان ئەبێ ئاگان لە مناڵی خۆیان هەبێ ینی باوەریان بە کەس نایە حتى بە ئەو فرۆشیاری گەڕۆک و ئەو شتانەش چونکە ئەگەر هەر یەک وابێ بێت مناڵێکی 11 ساڵیان 10 ساڵی ئێقناع بکە بە شتێک بە چکلێتێک بە نمۆزێک بە نازانم چی و بیبە ئەوە کاری سێت لەسەر ینی بژین ڕۆڵی ڕاگەاندن لێرە ڕۆڵی ڕاگەاندن لێرە ئێستا بین لە شوارەی کوردی هجومی زۆر بۆ خاص بۆ دەستگای ڕاگەاندنی لە جاتیەوەی حەلی بۆ ئەو مۆزاع بینەوە یان قانونی بۆی بینەوە هجومی زۆر بۆ سەر ڕاگەاندنی خاص ڕاگەاندنی بێژین کێنێن گۆڕان هجومی زۆر بۆ سەری تو بۆم ئەوە ڕات چۆنە یان دەسێت ڕۆڵی ڕاگەاندن بەڕێی من ئەوە تاوانە ینی ڕاگەاندن ئەبێ حتى ئەویش نەبێ بێلایەنیش نەبێ ئەبێ لە لایەنی باوکی کچەکە بێ بەڵام بەداخەوە ینی من دەڵێم بەداخەوە پەیامنێری ئێوە ئەگەر بەزانیم بێ یان بەبێ زانیم بێ احتیمالە ئەو وەکو سەبەخەکی سوحفی ینی ڕاگەاندن بۆ خۆی ئەو کردووە بەس بەڕاستی ئیشەکەی باش نەبوو چونکە بەلێک لایەنیە و کردبوو و ئەوەی گوێ لە راپۆرتەکە بگرێ وا تەسەوەر دەکات کە ئەو دەیەوێت تەبلیغی مەسەلەکە بکات چونکە ئەو ڕۆیشت بوو کچەکە دەیگوت من 11 ساڵ نیم عمرە 15 ساڵە من ئیسلام بوویمە من خەوم بینیمە باشە کچێکی 11 ساڵی چۆن وحی بوو هاتەوە خۆ پێغەمبەر بەخۆی قەی ناکە بەڵام ئەوە بە قسە ئەو کردیە و ئەو کچە ئەوەی ڕفاندیە و جەماعەتەکەی ئەوانە فێری قسەیان کردیە چونکە ئەوەی مناڵ نازانێت قسەش بکە ئەو کابرایە بەڕاستی حەفڵ حتى یعنی بەرەوبەراتی کەناڵی ئیکەیئێنێنیش ئەو زوو بە زوو ئەو نەکردبە بڵاو نەکردبە چونکە ئەو ئیشێکی خراپ بوو و هیوادارم ئێوەش ڕاستە ئازادی هەیە بەڵام ئێوەش دەزانن ئازادی تو یان ئازادی من ئەو وەختە تەواتە بێ کە ئازادی تۆ دەست پێ دەکات لەبەر ئەوە هیوادارم ڕاگەاندنیش لەمە دوات تۆزێ بە حەزەرتر بن و ئێوە دەزانن لە وەختی خۆی پێش چەند ساڵێکە مەسلەیەک لێرە بوو ینی چەپ و ڕاستی دنیا عێراقی کوردستان هەموو لە بوونە یەک باشە بۆ ئێستا نە کۆمەڵی خوێرخوازی نە مافمڕۆڤ نە کۆمەڵەی تر نە حتا ڕاگەاندن زۆر ئەو نەبووە ینی بە حەق بێت زیاتر پشتەوانی ئەو مەسلەی بکەن زیاتر پشتەوانی ئەو زیاتر دژی ئەو تاوانبارە چونکە ئەوە تاوانبارە بەڕاستی ینی ئەو نە خزمەتی ئیسلام کردیە و نە خزمەتی عێراق و نە خزمەتی کوردستانیش کردیە
يعني أجر يكيك أو أجر كشكل هجت صار بخو يمكن صار لينا يقدو نرون مثلا حتى برفاندنيش بس أو بو إس دي مثلا قصيان نكديا يوجد دزانن إس دي حتى لدروش لزوربي ملقاي مثلا هي دولتي حتى كان نعميك يعني ميري إس دي نعمة بو بريس سلوكي هرين ناديا و بتروح تفكر قزل شات أو بيالين منظمة الشعوب المهددة بالخطر ديسا نامي بو بريس كاك مسعود نادية وزور ناميت وإس دي حتى لدروش زور مظاهرات واستنكار يعني كردي دشي أول چونك أول جريمة ئەمن دەخوازم بە کورتی ئەگەر بۆ وڵامی ئەو پرسیارم بدەوە زۆر گرنگە سەبارەت بە ڕۆلی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان و ڕێکخراوەکان و مونەزەمەکان تا ئێستا ڕۆلی کچەکە دیار نییە کوڕەکە دیار نییە تا ئێستا یعنی بژین بێدەنگ تو داوا وەکو بۆ نوێنەری وان یعنی ئێزدیەکان بێژین تو داوا دەکەی ینی ئەوان ڕۆلیان هەبی بۆ دیدنەوەیەوە بۆ چارەسەری ئەم کێشەیە من داوا بەوشێوەیە دەکەم داوا ئەوەن وەکو پێشان گوتم داوا لە دەستگای ئەمنی و حکومی دەکەم زیاتر ئیش بکەن داوا لە ڕاگەاندنەوەانەش بکەم زیاتر راپۆرت و چاوپێکەوتن و ئەوانە بکەن بۆ دیارکردنی ڕاستی چونکە ئەو برادری ئەوە ڕاستی هەندێک ڕاستی شێواند حەز دەکەم ڕاستیەکان زیاتر دیار بن و داوا لە هەموو کۆمەڵە و جەمیعاتی مافی مرۆڤ و ئەوەی ئینسانی و ئەنجوەکان بکەن زیاتر پشتەوانی ئەو مالباتە بکەن و داوا لە پیاوی ئاینی و بەتایبەت پیاوی ئاینی بەرێزی دیانەتی ئیسلامی حتى لە خۆتۆب و لە جمعە و لە مزگەوتەکان زیاتر تاکید لەسەر برایەتی بکەن و گەنجەکان زۆر هام بدەن کە دووری ئەو شتانە بێ چونکە ئەو شتە بەڕاستی نە خزمەتی کۆمەڵ دەکات نە خزمەتی دیانەتیش دەکات و هەر دیسا داوا لە خەڵکی خۆمان دەکەم کە زیاتر ئاگایان لە مناڵەکانیان بێ چونکە ئێستا دیارە مناڵەکانشمان هەندێک جار دەکەوتنە مەترسی بە ئیش و تەسەڕفاتی هەندێک کابرایی وەکو ئەو تاوانبارە بس أجر ناو تو عيدو بابشخ نوسر وياسناس يعني بالنونري نعم